ئەتوانن سوود لەم زیرەکی دەستکردانە وەرگرن. بۆ بابەتی توێژینەوە ChatGPT و پێرپلێکسیتیمان هەیە. بۆ دروستکردنی ڤیدۆ VO3 لەگەڵ کلینگ AI هەڵەسن بە ئەنجامدانی ئەو کارە بە بەرزترین کوالێتی. بۆ بابەتی نووسین بۆ دەنگ واتە تۆ تێکستێکت هەیە ئەتوێ بیکەی بە دەنگ 11 لابس و سپیچما ئەو کارت بەباشی بۆکەن. بۆ کاری دیزاین و بابەتی دیزاین ئەتوانن سوود لە کانڤا AI و مایکرۆسۆفت دیزاینەر وەربگرن کە هەردووشان تێکەڵی زیرەکی دەستکردن. بۆ بابەتی پرێزنتەیشن و دروستکردنی فایلی پاوەرپۆینت ئەتوانن بیوتیفڵ AI و گاما AI داوەزێنن کە هەردووشان ئەو کارە ئەنجامێن بە باشترین کوالێتی. بۆ بابەتی موزیک ئەتوانن سوود لە سونۆ AI و گوگل لابس بەکاربێنن کە موزیک ئەفێکسی هەیە بە بەرزترین شێوات ئەتوانێت ئەو موزیکی تۆتەوە بۆت بەرهەم بهێنێ. لە ئێستادا کۆرسێکی زۆر تایبەتی زیرەکی دەستکردمان هەیە بە زمانی کوردی کە تیشەخەینە سەر بابەتە گرنگ و بەهێزەکانی بوارەکە. بۆ زانیاری زیاتر و پرسیارکردن دەربارەی کۆرسەکە ئەتوانن ناممان بۆ بنێرن. کاتێکی خۆش.